کەشی گونجاو بۆ کارکردن یعنی ئێمە هەر تاچێکمان ڕۆژانە ئەو شوێنەی کە کاری لێگەین ئەو ژینگەیە کە تا چەند گونجاوە لەگەڵ ئەو پیشەیە کە من خۆم هەمە تا چەند وا لە منەکە کەیشەکەی خۆم خۆش بێت یاخود ئەو کەسانی لە چواردۆر من تا چەند ژینگەکەیان بۆ لەبار کردوم کە من بتوانم لەو شوێنەیە بە باشی کارەکان و وزەکانی خۆم بەکاربێنم ئایا لای خۆمان تا چەند ڕەچاوی ئەمانەگرێ هەم لە دام و دەستگا حکومەکان هەم لەو کەرتە تایبەتیانەی کە کۆمپانیەکان و کۆمەڵە شوێنی تایبەت دەگرێتەوە بۆی کە هەمومان بتوانین کارێکی باش پێشکەشکەین و لە بەرامبەری شایمە بتوانین ڕەپارەیەک وەربگرین و بتوانین بژێ ژیانمانی پێ پیدا بکەین لەسەرم بابەتە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکتوانە عەبدولکەریم و گوڕایەنەری گەشەپێدانی مرۆیی و ماستەر لە ئیدارەی استراتیجیا کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لە ئێمە میوانە کاکتوانە زۆر بەخێر بێت سەرچاوەکانم باسی گرنگی کەشێکی گونجاو بۆ کارکردنەکەین کەشی گونجاو چییە لە کارکردنە سەرەتا بەناوی خوا سوپاسان دەکەم جارێکی ئێمە خزمەتتان سوپاس بۆ ئێوە کە گرنگی بەم بابەتایەن کە بابەتێکی زۆر ئەستیارە کلیلی سەرکەوتنی هەموو مؤسسەیەک و ڕێکخراوێک و کارێکی مامناوەند و بچووک و گەورەیە سەرەتا با بزانین ژینگەی کار چییە ژینگەی عەمەل چییان بی ئەی عەمەل چییە بێ عەمەل یان ژینگەی کار لە هەموو شوێنەکە ئەبێ دەستەبەرکرێ لە سێ بواری سەرەکیایە بارێکیان پێڵێن بی ئەی عەمەل ئەوش لە دوو بەش پێگیە هەلی ڕەخساوی مادی کە بریتیە لە ئۆفیسات و شوێن و دانیشتن و گەرما و سەرما و غەوغا و فەوزا و بێدەنگی و ئەوانەیە معنەویش بریتە لە مامەڵەکردنی ڕۆژانەی بینی مدیر و کارمەند لەگەڵ کارمەند و ئەو تەعاملە ئیجتیماعیە لە نێوانی مؤسسەکەیە و کارمەندەکانیدا دووەمین نیشان ئەخلاقیاتی تەنظیمی ئەو مؤسسەیە کە تۆ ئیشی تیاکەی ئەو شوێنەیە کە تۆ کاری تیاکەی چ فەرمانبەر بی چ کرێکار بی چ کارگوزار بی چ مدیر بی تەنظیمێتێکی ئەخلاقی هەیە یان سەقافەیەکی هەیە ئەو سەقافەیە کە کۆی گشتی مؤسسەکە بۆ ئینتاجی مامەڵەی کارێک گیان خزمەتگوزاریەک کە پێشکەشێکە کە کۆی گشتی مامەڵەکەیان هەدەفێک و استراتیجێکی هەیە خاڵی سێمیان ئەخلاقیاتی عەمەلە ئەویش ئەو مامەڵە استراتیجەیە لە نێوانی کارمەندەکان لە بیئەی داخلی و لە بیئەی خارجیان واتە لە ناو مؤسسەکە و دەروی مؤسسەکەدا بە کۆی گشتی بیئەی کارە وەکو پێناسێکی سەرەتایی و زۆر باشە مامۆستا ئێمە کە باز لە ژینگەی کار ئەکەین ڕەنگە زۆر کات بڵێ ژینگەی کار لە فڵان شوێن ژینگەیەکی زۆر گونجاوە بە چ ژینگەی کارێکە و تێ ژینگەی گونجاو ئەگەر بێت و تۆ ژینگەیەکی گونجاوی کارکردن بۆ کارمەندەکان دابین کردمێ ئەمە تا چەندێک ئەبێتەوە کارێک بۆ زیادکردنی بەرهەم لەو کۆمپانیایە لەو دامەزراوەیە بەڵێ پرسیارێکی جوانە خاتون گیان عادەتەن مؤسسەیە لەگەڵ مؤسسەیەکی ترا جیاوازە شوێنێک لەگەڵ شوێنێکی ترا جیاوازە مەسەڵەن ئەگەر تۆ لە ئوتێلێکی پێنجە سێرای ئیشکەیت ناکرێت لەم ئوتێلە پێنجە سێرا لەم میوانخانەیەکی ئاوا گەورەیە لە ئاستی ئەو پێنجە سێرایانە بێ ئەبێ بیئەی ئەو پێنجە سێرەیە زۆر جیاوازتر بێ لە بیئەی چوارە سێرەیەک لە بیئەی سی ئەستێرەیەک ئەگەر بیئە کە تەرخان نەکەی ئینتاجاتت بەرەو دواوەیە ئەمە لە ڕۆ مادیەکە و لە ڕۆ مەزهەریەکەیەوە دیسانەوەینە بۆ بیئەی عەمەل یان ئەو کارمەندانی یان ئەو کارگوزارانی یان ئەو کرێکارانی ئەو فەرمانبەرانی ئیشی تیاکەن ئەمە خۆی مهمە چونکە سەرکەوتنی هەموو کەسێک یان هەموو مؤسسەیەک یان هەر شوێنێک کە بێ ئینتاجی زیاکە بۆ بەرەو سەرکەوتنێکی باش بڕوە ڕەبتی بە تاکی ئەو کارماندانەیە کە لەو مؤسسە ئیشەکەن ئەگەر بێت و ئەو کارماندانە لەو شوێنەیە بیئەیەکی موائل ژینگەیەکی خۆش ژینگەیەکی لەبال لەڕووی مادی و معنەیەوە بۆیان دەستەبەر نەگرێ ئینتاجاتی مؤسسەکە بە کۆی گشتی بەرەو دواوێ ئێمە ئەوە پرسیارەکە ئایا چ ژینگەیەک باشە وەرەخساو وەکو پێماوەتی جیاوازە کارمەندی تەمەن شتێگەیە ئێستا توێژینەوەیکی تازە هەیە پێ ئەڵێن ئەلئیدارە بالمەحەبە واتە بەڕێوەبردن بە خۆشەویستی پێش ئەوەی باسی ئەرک و ماف کرێ باس لە مەسائل ئینسانیەکانە لە مەسائل معنەوی و شعوریەکانە ئێستا ئیدارە زۆر بەرەو پێشچووە لە عالەمە لە سیستەماتیکە زۆر جیاوازە لەگەڵ جارانە جاران کارمەندێک بەس بیری لەوا کردووە کە 8 ساعات ئیشکا و 2 ساعتەکە بڕاتۆ پارەکە وەرگێ ئێستا ئەوە نەماوە مدیری ڕاستی مدیری چاک مدیری پێشکەوت و ئەو مدیری دەوری قاعی ببینێ دەوری سەرکردە ببینێ کە دەوری سەرکردەی بینی مەشاعیری کارمەندەکان باشتر ئەخوێنێتەوە تا ئەوەی سێری بازوو هەیکەل و ئینتاجیانکە
مثلا بیئەیەکی وا ڕەخسێنێ بۆ کارمەندەکانی ئەگەر کارمەندێک با باشە سعات هەش بێت وانە بەڵام ئەو کارمەندی هەیە سعات دەژێت سێرەکە کە سعات دەژێت لە ماوەی هاتنی دەیەکەیە تا ئەو کاتی کەڕات و مەسەلەن سعات دووە ڕاتەوە هەموو کارێکی لە مای نوی سعات ئەکتیڤیتس یعنی چالاکە ئیشەکانی بە جوانی ئەڕۆ بیئەیەکی وای بۆ ڕەخساندووە ئەم مدیرە شعوری کارمەندەکانی پارێزێک کە بەمەجارە پێڵێن بیئەی معنەوی مثلەن دایکێکە مناڵەکی لە ماڵەوە نەخۆشە شعوری ئەم دایکە ئەپارێزێک کە کارمەندە لای ئەم مدیرە ئەم مدیرە ڕعایەتێکە ئەینێرێتەوە بۆ ماڵەوە بۆی ڕعایەتی مناڵەکە سۆزێکیاتێ مەدەن چەند نمونەیەکی تر بۆ نەخۆشێک بۆ کەسێک بێتاقەتە جەوی نییە ئیزنیانەیە ئەیانێنێ یارمەتیانەیە هاو وەلای منەظەمەکە وەلای شوێنەکە بەقوە دەکات ئەو کارمەندەی کە لەو مؤسسا ئیشەکە یان لەو ژینگا ئیشەکە ئەو ژینگەی زیاتر خۆشەوێ ئینتاجاتی ژینگەکە زیاتر بەرەو پێشەچێت بۆ بیر ئەکاتەوە شعوری پارێزراوە خۆشەویستی بۆ فەرام کراوە ئەگەر کاتێکیش ئەم مۆزەفە یان ئەم کارمەندە ئەم فەرمانبەرە کاتی سەعاتەکانی تەواو بوو بیر ناکاتەوە خێرا بڕاتەوە لە بەرەوەی وابەستێ و قانونەیە ئەڵێ من لەوە پێش هاوکاری دراوە ئەبێ من سعاتێکی تر لە زیاتر ئیزافە ئەخەمە سەر کارگەی خۆم بۆ ئەوی مؤسسەکە بڕ کەواتە دروستکردنی کاکتوانە دروستکردنی خۆشەویستی لە شوێنی کارە وا لە تۆکە کە هەمیشە هەست بە کات نەکەیت چۆن ئەڕوات و چوانی بۆ لە بەرەوەی تۆ هەمیشە کاڵێن لە هەر شوێنێکا بێت تیمێک هەیە ئەم تیمە لیدەرێکیان هەیە ئەم لیدەرە کە توانی ئەم تیمە بەڕێوە بەرێت وە بتوانی بە شێوەیەک پێشبڕکێکی تەندروست دروست بکە لە نێوان ئەم تیمەیە ینی هەر کەسە بە پێی وزەی خۆی چی زیاتر پێشکەش کرد پاداشتێکیشی بکە بۆی ئەم کەسە بەردەوام بێ کاتی هەستەکەی ئیشەکەت زۆر بەباشی ڕاو شوێنەکەت لە ئاستێکی زۆر باشە کەواتە چۆن بتوانین ئێمە بەس ئەوە نەبێ ئەمە شوێنی توێ هەر سەعات دانیشە دوای ئەوە بڕۆ ماڵەوە کەوا شتەکان بەردەوام دووبارە بۆ ژینگەکە لەبار نییە بۆ تۆ چۆن بتوانین ئەم خۆشەویستیە دروستکەین لە ئەو خۆشەویستە پێم وتی مدیر سەرەکی مدیر لێرا سەرەکیە چونکە کلیلی سەرکەوتنی هەموو مؤسسەیەک علاقەی بە ئیدارە و مدیرۆیە مدیر ئەبێت دەوری باوک ببینێ دەوری برا ببینێ دەوری مامۆستا ببینێ دەوری ڕاستکردنەوە ببینێ هەڵەکان لەکوێ بوو خێرا تەشخیصی کە شکاندنی تیانە بێ وەکو چۆن سزای تایە ئەبێ پاداشت و تەحفیزیشی تیا بێ کە ئەبینێ باسینەکەمان نەکرد باسی بیئەی مادیەکەشمان نەکردەوە کاریگەری هەیە مەسەلەن زستانێکی سەختە لە وڵاتی ئێمەیە تۆ منە لە مؤسسەیەکە داناوە منە کردووە بە کارمەند ئێ سەرمامە تۆ جەوێکی واوە من نەخڵقاندووە گەبم بێتەوە ئەو کاتە کە سەرمان بوون نەخۆش ئەکەوم هەر کەسێکیش ناحی تەندروستی باش نەبوو چالاکی نامێنێ ئەکتیڤیتس دائەبەزێ سکیلسی ئەو مرۆڤ هەست بە ناهەمواریەکە لەو چۆنەیە ئەگەر گەرما بوو ئەبێ فێنک کاتەوە ئۆفیسێکی جوان ڕووناکێکی جوان گوڵ و گوڵزارێکی جوان ئەمە وا ئەکا بیئەکە بۆ تۆ خۆشەکە کە بیئەکەی بۆ تۆ خۆش کرد تۆ جاری وا هەیە ئێستا لە یابانە بە تایبەتی لە کۆریای جنوبیە زۆر جار ئیشیان زیاترە لە ماڵەوەیە ئەو شوێنە ئەگەر لە ماڵ خۆشتر نەبێ پەیوەندیەکانی لە ناو خێزان خۆشتر نەبێ ئەو ستافی کە جەناوە باس کرد ڕەبتیان پێک و خۆشتر نەبێ ئایا ئینتاجی ئەو شوێنە بەرەو پێشەچێ ئایا ئەو کەسە وەلای بۆ ئەو منەظەمەیە یان بۆ ئەو مؤسسەیە باشە بێ کەواتە ژنگەیەکی لەبار لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی جوانیەوە و لە ڕووی مامەڵەیەکی تەندروستەوە زۆر کاریگەری هەیە بۆ بەرەو پێشچوونی هەموو ڕێکخراوێک هەموو کارێک باش کەواتە مامۆستاتوانە پێمان بڵێ پاداشت و سزا لە شوێنی کارە ئەمە تا چەند ئەبێتەوە کارێک بۆ سەرخستنی بۆ نمونە ئەو کارێکە ئەو کەسەتیایە کا بۆ نمونە تۆ کارێکی زۆر باشەکەی ئەبینی مدیرەکەت بەڕێوبەرەکەت ڕۆژە لە ڕۆژان پێت ناڵە دەست خۆش بێ ڕۆژە لە ڕۆژان ئەگەر بڕێکی کەمیش بێ لە ڕووی مادیەوە شتێکی زیاترت باتێ لە کاتی موچەیە ئەمە تا چەند وەکو هاندانێکی لێ بۆ تۆ یاخود ئەگەر کارمەندێکی تر کارێکی کرد بۆ نمونە کارێکی باش نەبوو نەبووتەوە کارێک بۆ ئەوی کە کارەکەی بەرە و سەرەوە بەرێت بۆ یەک دوو جار ئاگادار بکرێتەوە ئەمە تا چەند ئەبێتەوە کارێک بۆ ئەوەی کە ئاستی بەرهەم زیاب بکات بۆ ئەو کارمەندانی تریش هاوشێوەی ئەو کەسانی تر کە پاداشتیان وەرگرتو ئەمانی ژۆک و چۆنەڵی هاندانێک بێت بۆیان بۆ ئەوی کە هاوشێوەی ئەوان بن بوونی پاداشت و سزا لە ژینگەی کارە چەندە گرنگە لە ژینگەی کارە پرسیارێکی زۆر جوان لە ژینگەی کارە دووشت کاریگەریان زۆر هەیە
مساوات لەگەڵ عەدالەیە ڕەبتی بە پرسیارەکەی جەناب تۆیە مساوات داتە یەکسانی عەدالەت دواتە دادپەروەری مدیر نابێ یەکسانی دەستە بەرکە ئەبێ عەدالەت دادپەروەری دەستە بەرکە چۆن من کارمەندێکم لەم موسەسای شەکەم بەڵام کەسێکی مغنیم دەوڵەمەندم پێویستم بە پارە نییە نابێ مدیرەکە بێت کەمێ پارە بابا من تەحفیزم کاوە پارە یان هاندانم کاوە پارە پاندانێکم بۆ بکڕێ داوەتێکم کا لە ڕێستۆرانتێکی خۆشە بەڵام کارگوزارێک لە موسەسەیەکە پارەی پێویستە نابێ ئەو بچێن لە ڕێستۆرانتێکی ڕاقیابی با داوەتێکی وە بکە ئەو حەزەکات پارێکی باتێ مناڵەکانی زیاتر پەروەردە بکە لەسەرەوە بۆیە ئەگە بتەوێت کارمەندەکانت لە هەر موسەسەیەکە پێش بکەوێت ئەبێت تەحفیزیان کەی تەرقیەیان کەی و هەروەها چۆن بیر لەوە ئەکەیتەوە کە سزانەی بیر لەوەش کەیتەوە کە پاداشتیان کەیتەوە چونکە ناکرێت ئیهمالیشان کەی تۆ ڕقابە چاودێری لە هەموو موسەسەیەکێکە لە ڕێکیزەکانی ئیدارە چاودێری نەبێ بەسەر مۆزافەکانتەوە ڕقابەت نەبێ جاری وا ئیهمالیت دروستە بێ خەلەل دروستە بێ کاتێک کە ئاگاداریەکەیتەوە جارێکی تر ئاگادارێکەوە جاری سێم منطق نییە تۆ بە ئاگادار بێ سزای بێ بۆ ئەوەی ڕاستی کەیتەوە یان بەش ببێتە سیستەمێک نظامێک بۆ کارمەندەکانی تریش و لە کاتێکیشا تۆ سێرەکەی چالاکیەک لە کارمەندەکانە بەدی ئەەکەی ئازایەتی باشە زۆرتر هەوڵەیە بیئەکەی خۆشتر کردووە مامەڵی لەگەڵ بیئەی خارجیە باشترە ئەنی کۆمونیکیشنی بەقوترە ڕێز و حرمەتی دەوری خۆی و مدیرەکەی و هیچ کاتێنی نەکردووە هەڵەیەکی نەکردووە ناکری ئەمە هەروە بەجێ بێڵی تو بڵێ ئەوە ئەرکی خۆیەتی مافی خۆیەتی بۆ ئەوی ئەو موسەسەیە بەرەو پێ بچێ پێویستەکە ڕەفعی دەرەجەی بکەی پێویستەکە پاداشتی کەی پێویستەکە ڕێزێنانی لێ بگری ڕێزێنان ئێستا کاریگەریکی زۆر زۆری هەیە لە هەموو موسەسەیەکە ئێستا لە شوێنەکە من بینیم بانای شوێنەکە نەبین بۆی نەبێتە ڕیکلام شوێنەکە لەم سلێمانیشە موسەسەیەکە لەم سلێمانیە کارمەندی زۆرە ماگانە هەڵسەنگاندن بۆ کارمەندەکانێکە پێڵم فیدباک ینی کە ئەبینێت کارمەندەکانی لە ماوەی چەند مانگێکا بە جوانی کارەکانی کردووە شوێنێکی لەوحەیەکی دانا و ڕسمان هەڵەواسێ و ڕێزێنانێکی کردووە ئەم کارمەندە زیاتر دڵی بە ئیشەکەی خۆشە بێ زیاتر باشە بێ لەوانەیە خەڵکی تریش چاوی لێ بکە ئەوان تریش باش بکە باشە کاکتوانە باسێکی جیاوازی ژینگەی کارکردن بکەین ئێستا بینی دوو ژینگەی کارکردنمانێ ئەگەر لەلایەن حکوومەتەوە بێ و پێڵەن کردی گشتیەوە وا لەلایەن کردی تایبەتی شۆ بێ کۆمپانیاکانە و کۆمەڵە دام و دەستگایە چ جیاوازیەک هەیە زۆر کات لە لای خەڵک پرسیارە ئەڵێ من لە کارتێکی تایبەت کارەکەم لەوانەیە من چاڕێ ئەو بکەم ڕۆژە پێم بڵێ لە کارەکە و دوورخرایتەوە هیچ مافێکت نییە بەڵام تۆ لە دام و دەستگایەکی حکوومەتابی ئەگەر کێشەیەکی شانە بێ لەگەڵ تا ئیزندانی تۆتیان نییە ئەگەبێ کۆمەڵی یاسا و ڕاستە هەبێ لە پشتیەوە کەواتە ئەم دوو ژینگەیە چۆن چ جیاوازیەکی کە هەیەتە یان چۆن بتوانین ئێمە هاوسەنجی دروستکەین ئەو کەسانەی کە لە کەرتی تایبەتە کارەکان ئەو قەلەقیان نەبێت بڵێ منم هەموو هەوڵە لەم شوێنەیان ڕۆژێکیشە بێ ئەم شوێنم پێچڵکان ینی ئەمە بەردەوامە بیستین دوور و نزیک پرسیارەکە زۆر جوانە بەداخەوە ناتوانین یانی هەندێک شتێ لە وڵاتانی ترا سیستەم هەیە سیستەمێکێ چ لە کەرتی تایبەتە چ لە کەرتی گشتیە ینی هەر لە خۆ ناتوانانی تۆ مۆزەفێک ئیزن بێبا لە کەرتی تایبەت جابێ بائی خۆشت بێ ئەگە سیستەمێکی بڵێن عمل هەبێ لە کەرتی گشتیشا کە کەرتی حکومیە ناشکرێ بڵێ لەبەرەوە ئێمە قانونیان تعین کراوە یان مۆزەفیم حکوومەتێ نابێ سزایەک بدرێ نه ئەمە هەڵەیە بەڵام لەم وڵاتی خۆمانە مشکلەیە گەیە با باسی وڵاتی خۆماکەین بەشکوش هەڵا بگادەم قسانە مدیر لایحەیەکی قانونی لە بەردەمایە زۆر وابەستەی مرکزیەتە ئەمە یەکێک لە مشکلە گەورەکانی مدیر لە وڵاتی ئەمەیە مدیر لایحەی قانونی لە بەردەمایە بۆ لایحە قانونیە زۆر مرکزیەتی شەکە جاری ئەو مرکزیەتە تووشی هەڵەیەکات یان مەحسوبیەت و خزم و خزمانە و بڵێن ئەوانە زۆر زۆر لە کەرتی گشتیا هەیە جاری وایە لەبەر هەندێک زڵوف ناتوانرێ ڕقابەی کارمەندەکانی خۆی بکە بۆیە ئەگەر بتەوێت لە موسەسەیەکی گشتیە کە باسی حکوومەتە مدیرێک سەرکەوتوو بێ نابێت سەداسەد خۆی وابەستەی ئەو لایحە قانونیە بکە هەندێک جار ئەبێ وەکو قاعیدێک بچێتە ژووری کارمەندەکان خۆی باش بێت خۆی تەعاملی باش بێ خۆی شیرین بێت لە گفتوگۆ مامەڵەیە تا بتوانێت ئەو کارمەندانەی کەیانە وا بکالیان مدیری سەرکەوتوو ئەبێتە چی ئەبێتە کائینێک لە موسەسەیەکە کە کارمەندەکان لەبەر خۆشەویستی مدیرەکان کارەکان بکەن نەک لە ترسی مدیرەکان لەبەرەوەی ئەمە کەرتی چییە کەرتی حکومی قانونە هەندێک شتەیە ناتوانێت بکەێت بەڵام لە کەرتی تایبەتە
ئەو لە وڵاتی ئێمە عشوائیەکی گەنی دامەزێنی یەکێک ئەنێریتە دەرەوە نابێ وانە لە وڵاتی ئێمە شاکەتی تایبەت دەستە تووشی مشکلەیەکی سلبی بووە جاری وا هەیە ئەوژەر خزمێنەی تایە و مؤسسەیەک بانکە لە بەرەو شکڵێکی جوانی هەیە و بانیەکەڵێ تۆکە بەڵام لە دنیای پێشکەوتووە لە دنیای ئیداری پێشکەوتووەیە ئەبێ سیڤی بە قوتت پێ بێ ئەبێ ئەو تعریفەی کە هی خۆتە لە ڕووی شادەوە لە ڕووی تدریبەوە لە ڕووی مامەڵەوە لە ڕووی کۆمونیکیشنەوە تۆ چیت تا لەم مؤسسەی منا کار بکەیت باش ئەوش بە نامی خۆی هەیە چەنەها پسپۆر لەسەری قسەی کردووە تا ئەوەی مؤسسەکەت بە باشی بڕاتە پێش خۆ بینە لە وڵاتەشە لە وڵاتی چەنەها مؤسساتی تایبەتیش فەشەلی هێناوە بۆ ئیدارێکی باشی نەبوو باشە مامۆستاتوانە چیە بێتەوە کارێک بۆ ساردبوونەوەی کارمەند لە ئیش و کارەکانیان لە شوێنی کارە چ شتێک کارە بۆ ساردبوونەوە کەم تەرخەمی کارمەند زۆر بەشەلەوە خاوەن کارەکە شەر نییە جاریوان لە پرۆژەیەکی بچووکایە باشە جاریوان لە پرۆژێکی ماوناوەدا ئەمجا گەورەش تۆ بینی بابن بەسیترین شت شاگردێکە لە دوکانێکە یەک کەسە خۆی کارمەندێکە لەوێ ئیشەکە یەک خاوەنیشی هەیە کە دوکانەکەی ئەگەر ئەم شاگردە کە بە زمانی بازاری قساکەن چکە من لە بازارە ئیشەکەم ئەم کار چۆ لە بازارە بە شاگرد ناوتێ کارمەند ناژوت لێکرێکە پێوتێ شاگرد دەنێن یان کرێکارێک کە لەگەڵ وەستاکە ئیشەکە لە بینایەکە ئەمجا فەرمانبەرێ لە دائیرێکی حکومیە ئەمجا کارمەندێک لە مؤسسەیەکی تایبەتە ئایا ئەم کارمەندە ڕۆژانە ئیشکاوە بەستی کاتەکەی خۆی بێ مامەڵێکی جوانکە مامەڵێکی شیرینکە تۆ تەحفیزی نەکەی تۆ هانی نەدەی بەخششی نەیتێ دەستخۆشی لێ نەکەی جوان مامەڵی لەگەڵا نەکەی وەکو عەبدێک سێریکی وەکو بەندەیە سێریکی وابزانی تۆ نەبی سەبی ڕسپی ئەو لای تۆیە نەزانی کە ئەمە ئەرک و مافە ئەو هاتۆ بازوی خۆی کاتی خۆی سەرفەکە لە پێناوی ئەوەی کە تۆ ئیشەکە بەرەو پێشێ ئیمالێکی تو گوێی نەیتێ ئەم کەسە سار دەبێتەوە ئەم کەسە دڵی بە ئیشەکەی خۆش نابێ وەلایی خۆشەویستی بە ئەو شوێنە نابێ ئەوە بەشێکی گرنگە ئەبێ ئێمە چی بکەین ئەمە پرسیارێکی ترشی ئایا ئێمە چی بکەین کەوا بکەین ئەو کەرماندانەی کە لە لامانە باشتر کارەکانیان بکەن بۆ ئینتاجی ئەو شوێنە باشتر بێ بەنەمی باشتر بێ پرۆدکت باشترین شتێک ئەوەیە کە مامەڵەیەکی شیرین و خۆشەویستی لە نێوانیەکە دروستکەین بە زمانی گوڵ یەکتر بانکین ئەبینێ مدەتێکی زۆر ئەم کارمەندە ئەم مۆزەفا ئیشی جوانی کردووە باشی کردووە لەپەر هەڵەیەکە کات ئەو مدیرە سەرکەوتۆ نابێ یەکسەر زەربی سفریکە بانیەکات چۆن بۆی ڕاستەکاتەوە ئەو زمانە مهمە مەسەلەن پێڵێ محمود گیان ئەحمەد گیان فەتا ناوێکی جوانی خۆی لێ بنێ گیانێکیش بێ بنێ ئەزانم تۆ لەوە پێشەمیشە باشت کردو تو ئەمەتیا تو ئەمەتیایە شتە باشەکانی پێ بڵێ لە ئاخرا پێی بڵێ خۆزگا تو ئەمەتیانە وایە بەسمان ئەتوانی هەموو شتەکان بگۆڕی خۆزگا نەک ئەبێ نا زمانێک بەکاربێنین ڕاستکردنەوەی شتەکان زۆر جوانترە بۆ ئەوەی ئەو کەسە برا منی والێ کرد چاکتر بم باشتر بم بەس سێرەکەی تۆ ئیشێکی جوانت کردووە هیچ هەڵەیەکرد نییە خۆت جاری وایە چی ئەڵێ جەنابی مدیر جەنابی بەڕێوەبەر ئەرێ من چۆن منم کارەیە باشیت باش نییە شعور زۆر کاریگەری هەیە بۆ بەرەو پێش بردننی ئینتاجی هەموو شوێنێک خۆی هەموو کەسێکی ژوزەیەکی تایبەتی خۆی هەیە زۆر جار لەو شوێنەی کە کارەکەی ئەم وزێ بەکارەهێنی کە بەکارێنی دوای ئەوە چاڕێت کرد هیچ شتێک بەرە ڕووی تۆ نەبوو یان لە ڕووی ئەوی پاداشتێک بکریان لە ڕووی سپاسێک بکرێ تۆش بەرەبەرە سار دەبییت ئەڵی بۆ من بیکەم خۆ کەسەکەی لەگەڵمە ئەو نایکات یعنی زۆر ئەمە تووشی زۆر کارمەند بۆ لە ناوباتی دەستکەکە ئەمە تا چەند کاریگەریە بێ لەسەرەوەی ئەو کەسە نەک لەوەی کە ئەو زیایی کردووە سار بێتەوە هەر سار بێتەوە لە کارەکەی خۆشی باش ئەمە دووشت لێرە یەکێکێ مەبدەئیەن ئەخلاقی تایە خۆی ئەخلاقاتێکی جاری وایە کە کەسەکە کەسێکی متەدەینە کەسێکی ئیلزامێکی بە ئەخلاقاتی دینەوەیە کەسێکی ژێ وجدانیە نەر خۆی ئەو حەقی کە لەو شوێنایە ئەوێ بیات ئیتر بیر لەم لاولا ناکاتەوە بەڵێ مافێکی خۆمە من پارێک وەرەگەم مەقابلیان پارە ئەبێ ئیشەکانی خۆم بە جوانی بەرمە پێش عیلاقەم نییە ئەحمە و مەحموود فەتاح و ئەحمەد هیچ چۆنەکەن مهمەوەیە من ئەو پارێکە وەرێگرم بۆی حەڵاڵ بێ وجدانی خۆمی پێ مرتاح بێ ئیشەکەم بە جوانیەکەم بەڵام لەبەرەوەی زەمەنی گروپین و سیستەمی ئەوەیە کە هەمومان بە تیم ئیشکەین کەسێک لە ناومانە چەند جوان ئیشکا دوو کەس لە ناومانە بە خراپی ئیشکا ئەمەی چاکەکەش ئەشارینەوە بۆیە
وا باشە هەمومان لە ئاست و توانێت تاقەکانی یەکتر شارەزابین من ئەتوانم با بازوو باشم تۆ ئەتوانی بە پارە باش بی ئەو ئەتوانێت بە قسەکردن باش بێ ئەو ئەتوانێت بە پاکتەمیزی باش بێ ئەو ئەتوانێت بە هەر یەکێکمان ئەبێ تەوزیفی ئیداری زۆر میمە برا جوانەکەم ئێمە ناکرێ هەمومان یەک ئیشکەین ناشکرێت لەبەری من ئەمیشە ئەزانم تۆ نایزانی تۆ هیچی نەزانیوە نەخ تۆ لە بوارێکا زۆر سەرکەوتی من لە بوارەیە باش نیم مدیر ئەبێت تەوزیفمان کە ئەم بۆ ئەویا باشە ئەو بۆ ئەویا باشە ئەم لەو بوارەیە باشە ئەم لەم باری ترا باشە ئەگەر کارێکت بە مندا ئیشی خۆم نەبوو هەڵەیەکم تاکرد ناوێ محاسبەم کا مدیر لەبەری ئیشی خۆم نەبوو بەڵام ئەتوانین بە خۆشەویستی کاری یەکتریشکەین ڕاستە دەستە خۆش بە مامۆستاوانە سپاس بۆ پاوی زانیاریەکانت وانجومان کردی دەست خۆش زۆر زۆر بەخێر سوودێکمان گەیاند بێت زۆر سپاس